گەرمترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکرانی دوو هاوڵاتی لە سەقز و ئیلام، بەردەوامی دەست بەسەرکران و ئەشکەنجەی دوو چالاکی مەدەنی خەڵکی شاری کامیاران، سەپاندنی حکمی قورسی قەزایی بەسەر خانشینکراوێکی خەڵکی شاری ئیلام، درێژەی گوشارەکانی کۆماری ئیسلامی لەسەر چالاکانی فەرهەنگی لە ئێران و خراپی دۆخی تەندروستی یاشار تەبریزی لە زیندانی شاری تەورێز. درێژەی هەواڵەکان. دەست بەسەرکرانی دوو هاوڵاتی لە سەقز و ئیلام. بەپێی دوایین زانیاریەکان، دوو هاوڵاتی خەڵکی سەقز بوو مەلەکشاهی ئیلام لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتەکان، ڕۆژی سێشەممە 9 پوشبەڕی 1405 هەتاوی، هاوڵاتیکی خەڵکی مەلەکشاهی ئیلام بە ناوی سەعید ئاسارە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. هەروەها هاوڵاتیکی شاری سەقز بە ناوی ڕەزا ڕەجەبی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیطلاعات بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. بەردەوامی دەست بەسەرکران و ئەشکەنجەی دوو چالاکی مەدەنی خەڵکی شاری کامیاران. بەپێی دوایین هەواڵەکان، دوو چالاکی مەدەنی خەڵکی شاری کامیاران کە بۆ ماوەی زیاتر لە 3 هەفتە لە دەست بەسەرکرانیان تێپەڕ دەبێت لە ژێر ئەشکەنجەی توندی هێزەکانی ڕژیمدان. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئەو دوو هاوڵاتیە بەناوەکانی عیسا فەیزی و دانیار ڕەحمانی ڕێکەوتی 16 جۆزەردانی 1405 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئیدارەی ئیطلاعاتی ئەو شارە کراون. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ناوبراوان بەمەبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرەملێ لە ژێر توندترین ئەشکەنجەکانی هێزە ئەمنیەکاندا بوون و ئەمەش زیانێکی زۆری دەرونی و جەستەیی پێیان گەیاندووە. سەپاندنی حکمی قورسی قەزایی بەسەر خانشینکراوێکی خەڵکی شاری ئیلام. بەپێی راپۆرتی گەیشتوو، ئەحمەد عەلیزادە موعەلمی خانەنشینکراو ڕووبەڕووی حکمی قورسی قەزایی لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بووەتەوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو لەلایەن دادگای ئینقلابی ئیلامەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم لە بەرژەوەندی لایەنە دژبەرەکانی کۆماری ئیسلامی و بێڕێزی بە دامەزرێنەر و ڕێبەری ڕژیم حکمی 2 ساڵ زیندانی تەعزیری و 1 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە وڵاتی بەسەردا سەپێنراوە. شایانی باسە کە ناوبراو ڕێکەوتی 25 ڕەزبەری 1401 هەتاوی و لە پەیوەندی لەگەڵ شۆڕشی ژن ژیان ئازادی لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە دەست بەسەر کرابوو. درێژەی گوشارەکانی کۆماری ئیسلامی لەسەر چالاکانی فەرهەنگی لە ئێران. ڕۆژی سێشەممە 9 پوشبەڕی 1405 هەتاوی لە درێژەی سەرکوتی چالاکانی فەرهەنگی لە ئێران، موعەلمێکی خاننشینکراوی خەڵکی نورابادی مەمەستەنی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراوە. بەپێی راپۆرتی گەیشتوو، ئەو هاوڵاتیە بە ناوی جان محەممەد ئەحمەدی موعەلمی خانەنشینکراو و بەڕێوەبەری ئەنجومەنی سنفی موعەلمانی نورابادی مەمەستەنی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیطلاعات بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. شایانی باسە کە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی پەیوەندی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی پێبەش کراوە. خراپی دۆخی تەندروستی یاشار تەبریزی لە زیندانی شاری تەورێز. بەپێی دوایین زانیاریەکان، یاشار تەبریزی چالاکی مەدەنی بەندکراو لە زیندانی ناوەندی شاری تەورێز سەرەڕای خراپی دۆخی تەندروستی لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمانی پێویست بێبەش کراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو سەرەڕای تووشبوونی بە چەندین نەخۆشی بەهۆی ڕاگررتنی لە زیندانەکانی ڕژیم لەلایەن بەرپرسانی زیندان و دەستگای قەزایی ڕژیمەوە ڕێگری لە پێدانی مرەخەسی دەرمانی و دەستڕاگەیشتنی بە دەرمانی پێویست دەکرێت. شایانی باسە کە ناوبراو ڕێکەوتی 19 بەفرانباری 1404 هەتاوی و هاوکات لەگەڵ ڕەوتی ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی دەست بەسەر
بەسەر و پاشان حکمی 9 مانگ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. ناڕزایەتی کرێکارانی شارەداری پیرانشار. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شارەداری پیرانشار دژ بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدان و کەمبوونی حەقدەستەکانیان لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. کرێکاران هەروەها جەختیان لەسەر ئەوە کردەوە کە تا کاتی وەدی هاتنی داخوازیەکانیان درێژە بە ناڕزایەتیەکان دەدەن و تەنانەت هەوڵ دەدەن پەرەی پێ بدەن. گیانەدەستانی 27 ژینگە پاریز لە کوردستان لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا بەپێی ئامارە فەرمیەکان لە ساڵی 1399 هەتاویەوە 27 ژینگە پاریز لە کوردستان بەهۆی چالاکیەکان بۆ کوژانەوەی ئاگری دارستانەکان گیانیان لەدەستاوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە زیاتر لە 90% ئاگرگرتنی دارستانەکانی کوردستان لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا بە ئەنقەست بووە و ئەمەش بووەتە هۆی لە ناوچوونی بەرەیەکی زۆر لە دارستانەکانی زاگرۆس. شایانی باسە کە سەرەڕای درێژەی ئەم کارەساتە ناوەندە پەیوەندیدارەکانی ڕژیم نەک تەنیا پێداچوونەوە لەسەر هۆکارەکانی ئاگرگرتنی دارستانەکان ناکەن، بەڵکو بەهانای ژینگە پارێزان و هاوڵاتانی مەدەنیەوە ناچن. بانگەوازی ڕێکخراوەی خوێندکارانی پێشڕەوە دژ بە سەرکوتی خوێندکاران لە ئێران. ڕۆژی چوارشەممە 10 پوشپەڕی 1450 هەتاوی ڕێکخراوەی خوێندکارانی پێشڕەو لە ئێران دژ بە سەرکوتی بەربڵاوی خوێندکاران بانگەوازی پشتیوانی لە ئێران و کۆمەڵگای نێودەوڵەتی کرد. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی ڕێگری لەسەر هەڵدانەوەی ناڕزایەتیکی دیکە لە زانکۆکانی ئێران بەو پەڕی تند و تیژیەوە خوێندکارانی ناڕازی سەرکوت دەکات. لە درێژەی بەیاننامەکەدا هاتووە لە هەموو ڕێکخراوە فەرهەنگی و مەدەنیەکان چالاکاری خوێندکاری و هەروەها دامەزراوەکانی مافی مرۆڤ کراوە کە دژ بە جەنایەتەکانی کۆماری ئیسلامی بێدەنگ نەمێن و هەڵوێستی بەکردەوەیان هەبێت. ئەمە لە کاتێکدایە کە لە ماوەی 2 مانگی ڕابردوودا و هاوکات لەگەڵ کەمبوونەوەی ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی ڕێژەی سەرکوتی هاوڵاتیان و ناڕازیان بە شێوەیەکی بەرچاو بەرزتر بووەتەوە و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان دەست بەسەر یان حکمی قورسی قەزاییان بەسەردا سەپێنراوە. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە شێرکەتی پارسی هەفتەپە. ڕۆژی سێشەممە 9 پوشپەڕی 1450 هەتاوی کرێکارانی شاغڵ لە شێرکەتی پارسی هەفتەپە دژ بە خراپی دۆخی ژیانیان کۆبوونەوە. بە پێی دوایین هەواڵەکان کرێکارانی ئەو یەکە پیشەسازیە ئاماژەیان بەوە کردووە کە لەلایەن بەرپرسانی شێرکەتەوە بایەخ بە دۆخی ژیانی کرێکاران نادرێت و ئەمەش بۆتە هۆکاری قەیرانی ئابووری کرێکاران. لە درێژەی ناڕزایەتیەکەدا کرێکاران خوازیاری کەمکردنەوەی ساعەتی کار و هەروەها پێدانی حەقدەستە دواخراوەکان بوون. ناڕزایەتی کرێکارانی شێرکەتی سەنعەتی دەریای ئێران سەدرا. بە پێی دوایین راپۆرتەکان کرێکارانی شاغڵ لە شێرکەتی دەریایی ئێران سەدرا دژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان ناڕزایەتیان دەربڕیوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان کرێکارانی ئەو شێرکەتە بۆ ماوەی چەندین مانگە مافی بیمەکانیان پێنەدراوە و تەنانەت لەلایەن بەرپرسانی شێرکەتەوە وەڵامی ناڕزایەتیەکانیان نادرێتەوە. لە هەمان کاتدا ناڕازیان ئاماژەیان بەوە کردووە کە لەلایەن حراسەتی شێرکەتەوە هەڕەشەیان لێکراوە کە پێویستە کۆتایی بە ناڕزایەتیەکان بهێن و لە ئەگەری بەردەوامی ناڕزایەتیەکاندا ڕوبەڕووی حکمی قەزایی دەبنەوە. دۆخی خراپی شۆفێرانی کامیون لە پارێزگای سیستان و بەلوچستان. بەپێی راپۆرتەکان شۆفێرانی کامیون لە پارێزگای سیستان و بەلوچستان بوون بە قوربانی جیاکاری بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و دۆخی ژیانیان لە خراپیدایە. بەپێی ئەو وێنانەی کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون شۆفێرانی کامیۆنی ئەو پارێزگایە کە بەرهەم بۆ دەرەوەی وڵات هەناردە دەکەن پێویستە لە چەندین کاتژمێر یا چەندین ڕۆژ چاوەڕوانی تێپەڕبوون لە سنوورەکان بن. ئەمە لە کاتێکدایە کە بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بازرگانیەکانی نایاسی
یاساییان لە سنوورەکانی ئەو پارێزگایە دەست پێ کردووە و تەنانەت شۆفێرەکانیان چاوەڕوان نامێننەوە. شۆفێرانی ناڕازی جەخ لەسەر ئەوە دەکەنەوە کە لە ئەگەری بەردەوامی ئەو بارودۆخە مان دەگرن و تەنانەت هەوڵ دەدەن ناڕزایەتیەکانی کامیۆنداران لەسەر تاسەری پارێزگای سیستان و بەلوچستان ڕابگەێنن. دوا هەواڵ سەبارەتە بە درێژەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر باشووری لوبنان. بە پێی دوایین هەواڵەکان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئەرتەشی ئیسرائیل چەندین هێرشی موشەکی و پەهەبادی حیزبوڵای لوبنانی تێکشکاندووە و لە هەمان کاتدا هێرشەکانی بۆ سەر باشووری لوبنان پەرەپێداوە. بنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕایگەیاندووە کە زیاتر لە 90% ژێرخانە موشەکی و پەهەبادیەکانی حیزبوڵای لە باشووری لوبنان لەناو بردووە و تا کاتی بەردەوامی هەڕەشەی میلیشیاکانی کۆماری ئیسلامی لەسەر ئیسرائیل درێژە بمانەوەیان لە باشووری لوبنان دەکەن. لە هەمان کاتدا ئەرتەشی ئیسرائیل ڕایگەیاندووە کە لە ئەندامی هێرشێکی بەرفراوان بۆ سەر باکووری غەزا 4 ئەندامی حەماس کوژراون و ئەمەش هیمای بەرزبوونەوەی ڕێژەی تێکەڵچوونە سەربازیەکان لە ناوچەکەیە. بینەرانی عەزیز و خۆشەوی، سپاس کە بینەرمان بوون. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.